بەڵێ سڵاوتان لەبێ سڵاو لە بیسەر و بینەری کەناڵی ئاسمانی پایان بێ دیارەم شەقامی کە من لەسەری وەستاوم شەقامی بەردەم نەخۆشخانەی عەنەبی پێ دەڵێن نەخۆشخانەی گشتی هەڵەبجە دیارە لە سەی مانگەوە لە کاتی لێزەمە باران و کۆبوونەوەی ئاوێکی زۆر لەسەرم شەقامە شەقامەکە ڕۆچوو و لە ئێستادا بۆتە مایەی دروستبوونی گرفتی هاتوچۆ لە بەردەم شۆفێران و وڵاتیانی هەڵەبجە وەک دەبینن لە پشتی منەوە شەقامەکە تێک دراوە بۆی کە چاک بکرێ بەڵام ئەوە نزیکەی هەفتەیەکە هەرچەندە ناوە ئیشی تا دەکرێت بۆی کە شەقامەکە چاک بکرێتەوە بەڵام تاکو ئێستا شەقامەکە چاک نەکراوەتەوە من ئەچمەلای بەرپرسی ڕاگەیاندنی شارەوانی هەڵەبجە و پرسیاری لێ دەکەم دەربارەیەوەی کە کاک فەرحان سڵاوتان لێبێ ئەم شەقامەی کە بەوەی کۆبوونەوەی ئاوێکی زۆر و لافا و ڕۆچوو لە ئێستادا دوو سایدەکە بوو بە یەک ساید گرفتی هاتوچۆی لە بەردەم ماوڵاتیان دروست کردووە کەی ئەم شەقامە چاکەکەنەوە بەخێر بن ئێمە هەر لەگەڵ ڕۆچنی شەقامەکە تیمەکانمان سەردانی شوێنەکەیان کرد بەڵام خۆتەزانی مەشەڵڵا بارانێکی زۆر باری ئەوە نزیکەی دوو ڕۆژەکە ینی باران ڕێگەیەوە ئێمە ئیشی تیاکەن دوێنێ دەستمان کردو بە پشکنینی سەرجەم ئەو شوێنەی بزانین خەلەل لەکوێیە خەلەلەکەمان دۆزیوەتەوە ئەمڕۆ سبەی هەڵەکەنین و ئیشاڵڵا بە زووترین کات چاکەکەین ئەوەی کە دەبینیم لەسەر شەقامەکە لە هەردوو سایدەکە هەردوو سایدەکە ڕۆچووە هەردوو سایدەکە چاکەکەنەوە هەردوو سایدەکە خەلەل لە هەر شوێنەکە بێت چاکێکن تر سایت یەکەم بە ساتی دووەم بێت ئێمە کێشەمانە لەگەڵێ کاک فەرحان پرسیاری خەڵکەوەیە کە پرۆژەکان لە هەڵەبجە ئەو شەقامانەی لە هەڵەبجە ئیشی تیاکەن زوو تێکی دەدەن بەڵام درەنگ چاکیەکەنەوە گرفت چیە لە بەردەمەوەی کە خێرا ناکرێت لە چارەسەرکردنی گرفتەکان ئەوەی بۆ نمونە بەست وە گرفتی هاتوچوو بە وڵاتی دروست کردووە تا چەنە وڵەدەن بە زووترین کاتم شەقامە چاک بکەن ئەمە پرۆژە نییە ینی ئەمە نزیکەی بینی دوو سایدەکە نزیکەی 40 مەترێکە شتێکی ئاوا 30 مەترە چاکیەکەن ئیشاءالله مەسەلەی پرۆژەکانیش کە بێ پارەی وای کردو کە ئێمە بۆستین لە ئیشکردن ئەوەنا تیمی سەرۆکاتی شارەوانی هەڵەبجە و بەشی هونەریمان هیچ لایەکیان نییە و ستافیان ئامادەی هەموو کات بۆ پرۆژەکان بەڵام لە ڕابردووە کێشەی نەبوونی پارە ڕێگر بووە لە تەواوکردنی پرۆژەکانمان دیارە ئەمێ ئاماژە بۆ بکەم لە ماوەکانی ڕابردوو تا بەتایبەت ئەم ساڵ زۆرترین ڕێژەی بارانبارین لە هەرێمی کوردستان لە پارێزگای هەڵەبجە باریوە کە نزیک دەبێتەوە لە 900 میلیم باران کە ئەمە جێگەی خۆشحاڵەیە کام ڕێژە زۆرە بارانە باریوە بەڵام ئەوەی کە جێگەی ئاماژە بۆکردنەتەنە ئەوە بوو کە دروستبوونی لافا و کۆبوونەوەی لافا و بووە وەکارەوەی کە ئەم شەقامە کە شەقامێکی سەرەکی وڵاتیانە بەردەم نەخۆشخانەی عەنەبە نەخۆشخانەی گشتیشی پێ دەڵێن زەویەکە بۆی کۆبوونەوەی ئاو لافاوێکی زۆر زەویەکە ڕۆچوو لە ئێستادا دەبینن لە هەوڵدان بۆ ئەوەی کە شەقامەکە چاک بکرێتەوە بەڵام شارەوانی لایەنە پەیوەندیدارەکان تاکو ئێستا ناتوانیەوە بە زوویی لەبەرەوەی کە هەم باران ڕێگەی نەدا ئەمۆکە خۆشیان دەڵێن کۆمەڵێک گرفتی تەکنیکی لە بەردەمیان هابوو بۆەوەی کە شەقامەکە بە زوویی چاک نەکەنەوە